ئێوارەیەکی پاییزە. ئێوە و ماڵی مامت و ماڵی پورە لە ماڵی نەنکە دانیشتون، دوای نان خواردن، تەقەی قۆری و پیاڵەیەت، نەنکت بەدەم چاتێکردن و گوڵە ڕۆژە برژاندنی سەر سۆباکەوە قسەتان بۆ کاو. ئێوەش بەیەکەوە دانیشتون لە دەوری یەک، چاو گوڵە بە ڕۆژە خۆن و سەرگوزەشتە ئەگەرنەوە، باسی سەردەمی کۆن و کۆمەڵێک داستان و چیرۆکەکەن. دواتر شەوکاتی خەوتن هەمومان جێگە ڕاخەین و هەر کەسە و لەسەر جێگەی خۆی ئەخەوێت. دۆشەک و لێفەی نەرم و گەرم و ئەو لێفانی کە متیلیان ملەوەنە بۆمان داهاندرێت. من و هەزارەهای وەکو من ئاواتی یەک شەوی ئەو کاتە خوازین. ئاخۆ ئەو کاتە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان زۆر جوان بوو، یان مرۆڤەکان سادە بوون، یان ئێستا سەردەم گۆڕاوە. هێشتا کەسمان جوابێکی تەواوی ئەو بابەتە نازانی. ئەکرێ ژیان بگەڕێنینەوە بۆ ئەو جوانی جاران یان ئێستا جوان بکەین. کاکەمالم لەگەڵە. کاکەمال بەخێربێ، سەرچاوم هاتی. خۆشحاڵم کە ئەم پۆدکاستە بەیەکەواکەین. پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی ئێستا وەکو ئەو چیرۆکی بۆم گەڕایتەوە ماوە. من یەکەم جار خۆشحاڵم بۆ ئەم دەرفەتە کە لەم پۆدکاستی بەڕێستا بەشدارم، بەڵام بەدڵنیاییەوە نەخێر پەیوەندی کۆمەڵایەتی ئێستا زۆر زۆر خراپە، لە ئاسێکی زۆر خراپدایە. تۆم گەڕاندەوە بۆ سەردەمی کۆنیان؟ بەڵێ من ئەو لەو سەردەمەی جەنابەت باسێکی بە واقعی خۆم تایە ژیاوم، یعنی سەدان جارتیایە ژیاوم. پەیوەندی کۆمەڵایەتی لە ڕابردوودا پەیوەندیشی ڕاست و پاک و دروست بوو و پەیوەندیشی زۆر باش بوو، پۆزەتیڤ بوو. ئێستا دنیان گۆڕاوە بە جۆرێکی تر. ئەو پەیوەندی کۆمەڵایەتیە هەر لە ناو خێزانەکانیشا و لە ناو دۆست و خزمەکانیشا بە ڕێژەی لە سەدا 90 کاڵ بۆتەوە. ئەو تام و کێشەی جارانی نەماوە و وەڕانکاری زۆر بەسەردا. ئەتوانین بڵین پردی پەیوەندیەکانمان تێکشکاوە یان هەر نەماوە؟ خۆی پردی پەیوەندیەکان ئێمە خۆمان دەتوانین هەم دروستیکەین، هەم تێکی بدەین و بیر ڕوخێنین. ینی ئێمە خۆمان فاکتەرێکی بەهێزین بۆ دروستکردنی پردی پەیوەندی کە دروستیکەین، تۆکمەیکەین، یان ئەو پردە لە ناو ببین بیر ڕوخێنین. ئەوە لە ژێر کۆنتترۆل و دەسەڵاتی خۆماندایە پەیوەستە بە ویست و ئارەزوی خۆمانەوە. ئەم پەیوەندیانەی کە ئێستا هەیە، جۆری پەیوەندیەکان، چۆنیەتی پەیوەندیەکان، کاریگەری هەیە لە سەرنەمانی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیە جوانەی کە لەو سەردەمەیە بە پاکی ئەکراو ئێستا تا ڕادێک یا کاڵ بۆتەوە یان نەماوە؟ پەیوەندیەکانی جاران ئەتوانم بڵم بە ڕێژەی لە سەدا 90 پەیوەندیشی محیبەت و خۆشەویستی بوو، مرۆڤ دۆستی و ئینسانی بوو، زۆر بە دەگمەن پەیوەست بوو بە بەرژەوەندیەوە. پەیوەندیەکانی ئێستا بە ڕێژەی لە سەدا 100 ینی ئەوە بە مطلقی و قسەیاکەم پەیوەستە بە بەرژەوەندیەوە. ئەگەر بەرژەوەندی بوونی نەما پەیوەندەکان خراپە بن، تێگەچن لە هەموو سێکتەرە جیاوازەکانی پەیوەندی بەگشتی. هەموو پەیوەندەکانی ئەم سەردەمەی ئێستا پەیوەندە بە مەساڵحی مشتەرەک، واتە بە بەرژەوەندی هاوبەش. هەتاکو بەرژەوەندی هاوبەش هەبێت لە نێوان دوو تەڕەفیە دوو شەخص، پەیوەندەکان بەردەوامن. هەر کاتێک ئەم بەرژەوەندیە کۆتایی پێهات پەیوەندەکانیش ئەبسڕێن. پێت وانییە ئەم جۆرە پەیوەندیە تا ڕادەیەک خراپە، ژەهراویە، پیسە؟ هەنێک جار من پێڵم ئەم جۆرە پەیوەندیانە چۆنەڵی بۆگەنن، کۆمەلگا تێکێن، کۆمەلگا چۆنەڵی ئەها وێرانەکەن، دایڕمێنن. من چۆن بتوانم ئەم پەیوەندیە جیا بکەم و ئەم پەیوەندیە ژەهراویە خراپە بناسمەوە لە دوورەوە تا بتوانم پەیوەندیە کۆمەڵایەتەکانم باش بکەم، بەهێزی بکەم؟ حتمما هەتا کەسە ژەهراویەکان لا نەبی چواردەوری کەسی باشە بۆ دەرناکەوێت. خاتونی بەڕێزم، خوشکی بەڕێزم، سەبارەت بە پەیوەندەکان من حەزەکەم ئەگەر ڕۆسەتە بێت، دەرفەتە بێت، هەندێک زانیاری گشتی باسکەین لەسەر پەیوەندیە گشتەکان. پەیوەندیە گشتەکان کۆمەڵە سێکتەری جیاوازی لێ دروسە بێت. ینی وەکو پەیوەندی بازرگانەکان، پەیوەندی کۆمەڵاتەکان، پەیوەندی سیاسەکان، پەیوەندی ئابوووریەکان و پەیوەندە شخصیەکان و زۆر پەیوەندی ترمان هەیە. باشە ئەو پەیوەندی ژەهراویانەی کە بەڕێزت باسەکەیت و ئاماژەی پێیت و دروسە بێت، هۆکاری سەرەکی ئەگەڕێتەوە بۆ یەکشت. ئەمڕۆ کۆمەڵگەی کوردی بەگشتی ئەگە باسی هەرێمی کوردستان بکەین وەکو سامپڵ نمونە بهێنینەوە، بەڕێژەی لە سەدا 90 هەموو ئەو خەڵکی کە تۆ ئەیبینی بە گەسوکاری خۆشمانەوە بەڕێژێکی زۆر پەیوەندیان لەگەڵ خودی خۆیانان نییە.
پەیوەندیان لەگەڵ خۆیان بچڕاندووە. بەهێزترین پەیوەندی لە گۆی زەوی بۆ مرۆڤایەتی بریتیە لەو پەیوەندی کە هەت بێ لەگەڵ شخصی خۆت، لەگەڵ خودی خۆت، پەیوەندێکی زاتیە، پەیوەندیشی خود لەگەڵ خۆت. کاتێک کە پەیوەندیشی بەهێزت لەگەڵ خۆتا هەبوو، واتە خۆتت بەباشی ناسی، ئەم عیلاقەیە دروست بوو، زانی تۆ چیت و هەموو شتێکی خۆتت بەباشی بۆ دەرکەوت توانەکانی خۆت، خەونەکانی خۆت، ئامانجەکانی خۆت، پلان و بەرنامەکانی خۆتت بۆ ڕوون بۆەوە، پرانسیپی تۆ چییە، ئامانجی تۆ چییە، پلانی استراتیژی تۆ چییە بۆ داهاتوو، تۆ چ کارکتەرێکی لەسەر تەختەی شانۆ ژیان، تۆ ئەتەوێت چی بکەی، بە چی بگەی. کاتێ لەگەڵ خۆتا ساز و تەبا بووی، پەیوەندێکی بەهێزی بەرجەستە لەگەڵ خۆتا دروست کرد، دەتوانی جۆری پەیوەندەکانی خۆت لەگەڵ چواردەورەکەت تەصنیف بکەی، واتە سیستەمێکی فلترێشن دروستەکەی، بە فلتەرا تێپەڕێ، جوانترین پەیوەندیەکان، باشترین پەیوەندیەکان دروستەکەی لەگەڵ هەموو کەسانی کە کەسانێکی ئەرێنین، کە کەسانێکی پۆزتیف و کەسانێکی زۆر باشن. واتە خۆت هۆکاری بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ کەسی بەرامبەر. ئەتوانی پەیوەندیەکی بەهێز دروستکەی و پەیوەندیەکەت مەسەڵەن کورتخایەنە یا درێژخایەنە یا پەیوەندێکی استراتیژی بەهێزە، مەدەل عومرە، بۆ ئەبەدی تۆ لەگەڵ کەسێکە ئەتوانی پەیوەندێکی باش دروستکەی، بەڵام پەیوەندیشی ئەرێنی پۆزتیف باشە. کەواتە هۆکاری دروستبوونی پەیوەندی ژەهراوی کە کاریگەری نەگەتیڤ دروستەکە لەسەر هەست و ئەحساس و ڕۆحی ئێمە، لەسەر کەسایەتی ئێمە، لەسەر ژیانی ئێمە، خۆمان هۆکارین، خۆمان پەیوەندی ژەهراویەکانمان بنیاد ناوە دروستمان کردووە لەبەرەوەی کە نایزانین، لەبەرەوەی کە پەیوەندیمان لەگەڵ خودی خۆمان باش نییە، لەگەڵەوەی لەگەڵ خۆمانە ڕاستگۆنین. لەبەرەم هۆکارانە کاتێککە ئێمە ئاسایشمان نەبوو، سنوورمان نەبوو، پلانمان نەبوو، خۆمان نەناسی، هەموو کەسێ بە ئاسانی دێتە ناو ژیانمانەوە، تەداخلی هەموو شتێکە کات، دێتە ناو جیهانی ئێمە، ئەفکاری ئێمە، داخڵ بە مێشک و هەست و ئەحساسی ئێمە بێ. پەیوەندی ژەهراوی زۆر خەتەرناک و ترسناک، ئەتوانین زۆر بە وردی سەرم بابەتە قسە بکەین. پێت وانییە نەریتی کۆمەڵگە، ئەو دابوو نەریتی کە ئێمە هەمانە دابوو نەریتی کوردی حتمما کۆمەڵێک ئیجابیات و باشی جوانی هەیە، بەڵام هەندێک لایەنی خراپیشی هەیە. پێت وانییە ئەو لایەنە خراپەی کاریگەری دروست کردووە لەسەر خەڵک، کەوا ئەکات مەسەلەن پێی عەیب بێت بۆ خۆی بژی، پێی عەیب بێت لەگەڵ خۆی ئاشت بێ، پێی عەیب بێت ئەو شتانی کە خۆی ئەوێت، ژیانی ئەوێت بیکات، یان ڕێگر بێ لە بەردەمیا بۆ هەنەکشت. ئەزانین چۆنە خات و دیدەن شتێکت بۆ ڕوونکەمەوە. من وەکو خۆم باسکەم با نمونێکی زیندوو لەسەر خۆم بێنمەوە، باشەکو سامپڵێک. پەیوەندیەکانم زۆر فراوانە، یعنی لە پەیوەندی گەشتەکانە، لە پەیوەندی کۆمەڵایەتی، علاقاتی ئیجتیماعی، لە پەیوەندی بازرگانی، لە پەیوەندی گەشتەکان من تا ڕادێکی زۆر باش بەهێزم. پەیوەندیشی بەرفراوانی گەورەم هەیە لەسەر ئاسێکی بەرفراوان، بەڵام لەگەڵ ئەو هەموو پەیوەندی کە هەما لەگەڵ چەندین کەس کە کەسانی زۆر باشێتی ئایا باشە، من تاکو ئێستا لە هەموو ژیانمە هیچ هاوڕێکم نییە و هاوڕێ. من باسی کەسی نزیشی خۆم ناکەم وەکو مناڵک و هاوسەر وەکو دایک خوشک برا، من باسی هاوڕێکم. هیچ هاوڕێکم نییە کە من پێ بڵم ئەمە هاوڕێی منە. بەردەوام پێکەوە بین یا زۆربەی کات پەیوەندەکانمان بەهێز بێ و ئەفکاری هاوبەشمان هەبێ، یەک ئایدۆلۆژیا کۆمان کاتەوە و پلان و بەرنامەی باشمان هەبێ، یا کاری هاوبەشمان هەبێ، پرۆژەی هاوبەشمان هەبێ. هاوڕێکم نییە بەمانای وشە کە من بەڕێژەی لە 100% متمانم پێ هەبێ. بۆچی هاوڕێنیە تا ئێستا؟ ئەمڕۆ ئەزمەی متمانەیە. متمانە زۆر بە ئاسانین بەدەست نایەت، تۆ ناتوانانی متمانە بە هەموو کەسێ بکەی. ئەزمموی ژیانی ئێمە ئەومان پێ دەڵێت کە تۆ نابێت متمانە بە هەموو کەسێ بکەی. قەت ڕەفیقەکان حەزێتیان ناوی تەواو لێ هاتووە. بەڵێ 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 ئەچید ئەوە حەقیقەت و ڕاستیە. هەموو ئەو کارەسەتانی کە بەسەر مرۆڤات دێت بە شێوازێکی خراپ، پەیوەندی بە پەیوەندیەکانی چواردەوری خۆتەوە هەیە. دوژبنی سەرسەختی تۆ ئەو کەسەیە کە تۆ باشە ناسێ و لە نزیکی تۆیە. یعنی ئەگە پرسیارێک بکرێت ئایا تۆ کەسێکی تەندروست باشی ئەڵی بەڵێ چونکە لە هەموو کەسێک بە دوورم. هەر بۆ ئیمامی عەلی ڕەزای خۆی لەسەر ئەڵێ سەردەمێکیات نۆ بەشی خۆشبەختی ئەوەیە کە دووربی لە خەڵک. ئەگەر کەسێک بێ ئاسوودە و بەختەوەر بێ و لە کۆمەڵە کێشە و گرفتی زۆر بە دوور بێ،
پەیوەندەکانی سنووردارەکات. باشە من ئەگەر بە شێوازێکی تر بۆتی باس بکەم، تۆ دەتەوێت سەفەرکەی بە وڵاتێکی ئەوروپا، پێشوەخت ناتوانانی لە خۆتەوە سەر ڕاستەخۆ بڕۆی بە وڵاتە، بۆت نییە بڕۆی، ئەبێت پێشوەخت لە دەرگای ئەو وڵاتە بدەیت، لە ڕێی سەفارەتەوە تەقدیمی ڤیزاکەی، ئایا ڤیزەت پێدەدرێ؟ واتەوە ڕێگە پێدانە. لە دوای مامەڵێکی زۆر و کاتێکی زۆر یان ڕەفزت بۆ دێتەوە، باشە، یان ڤیزە وەرەگریت بۆ مندەی 6 مانگ بۆ ساڵێک یا ئۆپن کراوە. کاتێکە ڤیزت پێدرا وکوایە بڵێت تۆ میوانێکی خۆشەویست و ئەزیزی، ئێمە متمانەمان بە تۆ هەیە، تۆ باگراوندێکی باشت هەیە، تۆ هیچ کێشێکت نییە، تۆ کاریگەری خراپ بۆ سەر ئاسایشی وڵاتەکەی ئێمە دروست ناکەی، تۆ کەسێکی پۆزتیڤی نەک نەگەتیڤ، بۆیە ڕێگەمان بە تۆ داوە خاتونی بەڕێز فەرمە و وەرە بۆ وڵاتەکەمان سەردانی ئێمە بکە، دەرگامان لەسەر ئاستی لە ڕووی تۆدا کراوەیە، پێشوازێکی گەرمت لێەکەین. باشە تۆ بە شوێکی فەرمی ڕسمی ئەچی بۆ ئەو وڵاتە بەبێ هیچ کێشەیەک، چونکە ڕێگە پێدراوی. ئینسان ئەبێت ئەم سیستەمە لە ژیانی خۆیان بەکاربێنێ، نابێت هیچ کەسێک داخلی ژیانی تۆ بێت، ئەبێت داوای ڤیزە بکات، یا تۆ قبوڵیەکەی یا ڕەفزیەکەی. هەنێک جار کەسەکەش خیانەتەکە دوای لەو وڵاتە ناگەڕێتەوە، خیانەت لەو متمانەیەکە کە وڵاتەکە پێیە. جوانە، ڕاستە. کەواتە ئێمە ئەبێت سنوورێکمان هەبێت، سنووریی بەهێز، پەرژینێکمان هەبێت، باشە، دیوارێکی بەرزمان هەبێت، ڕێگەنەین هەموو کەسێک بێتە ناو بازدەی ژیانی ئێمەوە. ئەمە زۆر خەتەرناکە. ئێمە ئەبێ پەیوەندەکانمان سنووردار. چۆن و سنوورە دروست بکەین، چۆن ئەو بازنەیە دروست بکەم، چۆن توانە و تاقی ئەوەم هەبێ ئەو سنوور و بازنەیە دروست بکەم کە نەتوانم هیچ کەسێک بیبەزێنێ. حتمما کاتێک ئەو سنوورەش دروستەکەی، کاتێک کەست تێکەڵی ژیانی تۆ نابێ، اینجا وەردە خۆتە ناسی و ژیانی خۆتە ناسی و توانە و تاقە و مهارەتی خۆت ئەناسی و جیاکی تۆ. چی بکەم؟ من بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت، خودی مرۆڤ کاینێکی باڵین بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، ناتوانێت بە بەردەوامی بە تەنها بژی، پێویستی با یارمەتی و هاوکاری چوا دەورەکەی هەیە. کاری گروپ زۆر گرنگە، بە کۆمەڵ کارەکرێت، وانە لەو کۆمەڵگایە تۆ فەردێکیت هەر خۆت، بۆ ئەوەی کە هەندێک پەیوەندی تەندروستی پۆزتیڤ لە ژیانی خۆتا دروستکەیت و بنیاد بنێی، پێویستە تۆ پلانێکت هەبێ و سیستەمێکت هەبێ هەموو کەسانی کە بێتە ناو ژیانی تۆە بێ بە مەجموعەیەک فلتەرات تێپەڕێت. ئەگەر ئەو کەسی کە داخلی ژیانی تۆ بێ و دێتە ناو بەرنامەی حیاتی تۆوە، ئەم کەسە پۆزتیڤە گرنگە زۆر باشە بوو کە بۆ تۆ دەبێتە کەسێکی ئارام بەخش و سوود بەخش و پۆزتیڤ و باش، تۆ ڕێگەی پێدەی. بەڵام ئەگە ترست لی هەبێ، متمانەت پێی نەبێ، گومانت لی هەبێ و هیچ ئایدۆلۆژیایەکت نەبێ لەگەڵیا، واتە هیچ خاڵێکی هاوبەشت نەبێ، هیچ بەرژەوەندێکی هاوبەشت نەبێ، لە هیچ خاڵێکە ئێوە ساز و تەبا نەبن، یعنی هیچ پۆینتێک ئێوە کۆن نەکاتەوە، چ پێویستەکە و کەسە بناسی، چ پێویستەکات داخلی ژیانی خۆتی بکەی، ئەگەر پیاو بێ یا ئافرەت بێ، ئەگەر خزم بێ یا دۆست بێ یا بێگانە بێ. یەکەم هۆکاری پەیوەندی لەم سەردەمەی ئێستا بە شێوازێکی گشتی باسی بکەین، بەرژەوەندی دەبێتە فاکتەرێکی بەهێز بۆ دروستکردنی پەیوەندیەکان. من بۆ ئەوەی کە پارە بەدەست بێنم، بزنسێکی باش بکەم، پرۆژێکی باش دروستکەم و قازانجی مادی بکەم و سەرکەوتوو بم لە پرۆژەکەمدا، پێویستم بە کۆمەڵە کەسانی باشەیە لە مەجای کاری بازرگانی بیان ناسم، ئەبێت بازدەی پەیوەندەکانم بەرفراوان بکەم و پێویستەکە کۆمەڵێکەسی تازە داخلی ئەم بازدەیە بکەم، چونکە من پێویستم بە هاوکاری و دۆستایەتی کۆمەڵێک کەسی بازرگان و سەرمایەدار هەیە، چونکە ئەم پرۆژەی من بەهۆی ئەوانەوە تەواو دەبێ. من هەر خۆم ناتوانم ئەم پرۆژەیە بنیاد بنێم دروستی کەم، پێویستم بە هاوکاری چوادەورەکەم هەیە. بۆیە هەندێک بەرژەوەندی هەیە ئەم پەیوەندانە دروستەکات و هەندێک پەیوەندی هەیە موقەتە، واتە کاتیە. ئەوەندە من پەیوەندیم لەگەڵ کەسی بەرامبەردا هەیە تاکو پرۆژەکەم تەواوکەم، کە پرۆژەکەم کۆتایی پێهات، بەرژەوەندێکم کۆتایی پێهات، ئیتر پەیوەندەکەش کۆتایی پێدێت یا کاڵ دەبێتەوە ڕادەوەستێ. ئێمە دوو جۆر پەیوەندیمانەیە خاتون، حەزەکەم ئەم پەیوەندیانە باسکەم. جۆرێکیان پێی دەوترێت پەیوەندیشی ڕاستەقینەی ڕۆحی، جۆرێکیان پێی دەوترێت پەیوەندیشی بەرژەوەندی کاتی. هەرگیز تێکەڵاو نابن ئەم پەیوەندیە.
من بۆ نمونە لە بەرنامەی شامە باس کردو بەس حەزەکەم ناچارم لێرە دووبارەی کەمەوە ئەگەر ئێمە پەرداخی ئاو بێنین کەمێ ماستی تێ بکەین جوان جوان تێکەڵی بکەین باشە بیشڵەکێنی ئەبێ بە ماستاو ئەم دوانە یەکیان گرتووە باشە ئەم دوو مادەیە ماست لەگەڵ ئاو ئەبێ بە ماستاو بەڵام ئەم پەیوەندیە زۆر کاتیە دوای 1 ساعت ئەگەر تەماشا بکەی ماستەکە دەنیشێ و ئاوەکە سەر دەکەوێت لێک جیا دەبنەوە پەیوەندیشی کاتیە بەس پەیوەندی ڕۆحی هەیە کە وەکو شەکراو وایە شەکرێکەکەیتە ناو ئاوەوە دەتوێتەوە هەم ئاوەکە شیرین دەکات هەم ڕەنجی ئاوەکەش ناگۆڕێت بەس تامی ئاوەکە گۆڕێت ئەمە پەیوەندی ڕۆحیە و دوای سعاتێک نا دوای چەندین کاتی تریش ئەم دوو مادەیە ئاوێتەی یەکتر بوون تێکەڵ بوون لە یەک جانابنەوە پەیوەندی ڕۆحیەکان پەیوەندێکی سەرکەوتووە پەیوەندی ڕۆحی پەیوەندێکی ڕاستەقینان کە پڕ بێت لە محیبەت و خۆشەویستی و بەراعەت و مرۆڤایەتی و قوربانیدان و هەڵوێستی جوامێرانە و ئەمە پەیوەندیشی زۆر گرنگە یەکێ لە هۆکاری پەیوەندەکان حەزەکەم من باسی کەم لەگەڵ بەڕێستە ئەویش ئەوەیە وەکو نمونەیەک هەموو مەلێک لەگەڵ پۆلی خۆیان دەفڕێ هەموو باڵندەیەک لەگەڵ پۆلی خۆیان دەفڕێ بە ئاسمانە ناکرێ هەڵۆیەک لەگەڵ قاز و قوڵەنگا بڕوات ناسازێن پێکەوە جیاوازن هەموو کەسێک بە دوای هاوشێوەکەی خۆیان گەڕێک کە هاوسەنجی دروستکە لەگەڵیە وەکو دوو هێڵی تەری پێکەوە وابن ئەگەر هاوسەنجی دروست بوو لە نێوان دوو کەسدا خاڵی هاوبەش هەبوو لە هەمان کاتە محیبەت و خۆشەویستی هەبوو دوای ئەوش ئاسایی ئەگەر بەرژەوەندی هاوبەش دروست بێ پەیوەندیەکی تەندروست و ڕاست و بەهێزە ئەم پەیوەندیە گرنگە بۆ ژیانی مرۆڤ بۆی کە تۆ لە پرۆسی ژیانکردن بەردەوامی و سەرکەوتوبی و ئەمە پێویستمان بە یارمەتی و هاوکاری یەکتری هەیە لە نێوان خۆماندا ئەتوانین بە شێوازی گروپ بۆکو تیمۆر کارەکانمان ئەنجام بدەین جگە لە دایکە ئەو پەیوەندی و لە هیچ کەسێکی ترابینیوە نەخێر دایک بەبێ هیچ مەرامێک و بەبێ هیچ بەرژەوەندیەک مناڵەکەی خۆی زۆر خۆش دەبێت و قوربانی گەورەی بۆدات دایک چەند جار باسم کردووە کائینێکی جیاوازە تحفەیە بەڵام هەموو جۆرە دایکێکیش ناگەدار بە هەموو خاتونێک کاتێک مناڵی دەبێت مەرج نییە بەبێ بە دایکێکی ڕاستەقینە دایکەکان ئەوانەی کە دایکی ڕاستەقینەن ئەوانە کە قوربانی ئەدەن ئەدەب و ئەخلاق و حرمەتیان زۆر بەهێزە مرۆڤن پێشەوەی دایک بن مرۆڤن ئینسانن گرنگن و خاوەنی هەست و احساسێکی زۆر جوانن و پەروەردیشی جوانیان هەبووە گەشەیان کردووە گەورە بوون بەڕاستی کارکتەری دایک ئەبێ پێشەوەی دایک بێت مرۆڤ بێت و دواتر ئەم دایکە بەبێ هیچ بەرژەوەندیەک مناڵەکەی خۆی خۆشەوێ پەیوەندیشی ڕۆحی هەیە لەگەڵ مناڵەکانی خۆی و قوربانی گەورەشی بۆدات ئەم پەیوەندیان جیاوازە خاتون ئەگەر باسی تۆڕە کۆمەڵایەتەکان بکەین بەگشتی تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چەند یارمەتی دەری مانەوەی پەیوەندی باشن و باشی زۆر کەس هەستاوە باسی خراپی تۆڕە کۆمەڵایەتەکانەکە من نامێت لەم بەرنامەیە و لەم پۆدکاستەیە باسی خراپیەکان بکەین باشی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە چین لە جۆری پەیوەندیەکان و لە مانەوەی پەیوەندیەکانە ئەزانشی خات و دیدەن زۆر جار دروستبوونی پەیوەندیشی تازە هەموو ئاڕاستی بیکردنەوەکانی ژیانی تۆ ئەگۆڕێ ئەفکارەکانت دەگۆڕێ ئایدیەکانت دەگۆڕێ ئەسڵەن داهاتوی تۆ ئەگۆڕێت پەیوەندیشی باش پەیوەندیشی سەرکەوتوو پەیوەندیشی پۆزتیڤ دەکرێت ببێتە هۆکارێکی گرنگ بۆ سەرانسەری هەموو ژیانی تۆ گۆڕانکاریشی نەوعیتیا دروسە بێ بۆ نمونە بەهۆی ناسینی کەسێکی زۆر گرنگەوە کەسێکی پۆزتیڤی بەرجەستە کەسێکی پرۆفیشناڵ کەسێک بەمانای وشە مرۆڤ ئینسان دۆست بێ لە لیڤڵشی بەرزە بێ ئاستی هۆشیاری تواناسازی بەرز بێ ناسینی ئەم کەسانی کە بەرجەستن دانسقن تایبەتمەندن گرنگن تحفەن یا کەنزێکی کریستاڵین ئەم کەسانە بناسیت هەموو ژیانتە گۆڕێ بۆ شێوازە زۆر باشەی کە تەمەنایەکەی بگەی بە لیڤڵە بەرزەکان و بەخەون و ئامانجە گەورەکانت تەسەورەکەی ئێستا هەنێک جار پێویستمان بەو ناسینە نزیکەش نەبێ مەسەرەن ئەم پۆدکاستانەی کە دروست بوون من هەموو جارەڵێم پۆدکاستی ژیوە کە داماننا باشە وتم با پۆدکاستی ژیوە وەکو نەسیحەتەکانی دایک بێ بۆ
کەسێک کاتێک سێری پۆدکاستەکەی منەکە وا گوێم لێ بگرێت و وا سێرم کا وەک ئەوەی کە دایکی نەسیحەتیەکە لەبەروی هەنێک جار نەگات بە من یان نەگات بە تۆ بەڵام لە پۆدکاستەکەەوە ئەو شتێک کە ئەیەوێ پێی بگا و قەناعەت و بیر و بۆچوونی لەسەر ژیان بگۆڕێ لەسەر ئەو مۆزوعە بگۆڕێت پێتوانی ئەم جۆرە بەرنامانە ئەم جۆرە پۆدکاستانە ئەگەر بە شێوەیەکی جوان و دروست بەکار بهێنرێ زۆر کاریگەری باشی لەسەر خەڵکە بێ و ئەو کاتەش چۆنەڵی ئایدیای خەڵک بۆچوونی خەڵک لەسەر تۆڕی کۆمەڵایەتی بگۆڕێ. شێوازی هەڵبژاردەکان لەژێر کۆنتڕۆلی خۆماندایە. ئێمە چیمانەوێت و ئەمانێ بگەین بە چی و چ جۆرە پەیوەندیەکمان پێ قبوڵە، کامیان ئەپروڤەکەین، کامیان هەڵەبژێرین، کامیان بۆ ئێمە سوود بەخشە. لە سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانی ناو سۆشال میدیا و لە هەموو پلاتفۆرمە جیاوازەکان ئێمە دەتوانین زۆر سوود وەربگرین لەو پۆدکاستانی کە جەنابەت باست کردووە لە بەرنامە گرنگەکان. کەسێکی وەکو بەڕێزت ببێ بە خاتوونێک، ببێ بە دایکێک، ببێ بە خوشکی گەورەی چەندین کەس پند و دەرس و وانەی گەورە لە بەڕێزت فێر ببێ و سوود لە هەموو قسەکانی بەڕێزت وەربگرێ لەو پرۆگرامانە و چێژ لە یەک بێکی وشەکانی بەڕێزت وەربگرێ. من حەزەکەم یەک نمونە لەسەر خودی خۆم باسکەم ئەگەر ئاسایی بێ. لەو پرۆگرام و بەرنامانی کە من لە ژیانمە بەشداریم کردووە کۆمەڵێک پەیوەندیم بۆ دروست بووە هەرگیز بە دوایە نەگەڕاوم. هەموو پەیوەندەکانیش گرنگن، باڵین سوود بەخشن، گرنگن، بە قیمەتن، بەهادارن. بەهۆی تۆڕە کۆمەڵاتەکانەوە دەست بە کەسانی زۆر باشەگات. کاتێککە خەڵک دەتناسێ دەیەوێت پەیوەندیت پێوە بکات و پرسیاری هەیە و ئیشی پێچە و تۆ بە ڕابەری خۆی دەزانێ، بە برای خۆی دەزانێ، متمانەت پێەکە. من کەس هەیە پەیوەندی پێوە کردم و توێتی متمانم بە براکەی خۆم نییە، پیاو باسی پیاوت بۆکەم، متمانم بە هاوسەرەکەی خۆم، بە دایکی خۆم، بە کەسی خۆم نییە، بەس متمانم بە خودی تۆ هەیە لە هەموو عمرم تۆم نەبینیوە، تۆم نەناسیوە. چەند کورتە ڤیدیۆیەکی تۆم بینیوە لە سۆشال میدیا، باوەڕم بەوە هەیە کە تۆ کەسێکی ئەمانەت پارێزی و نهێنی پارێزی و دەتوانی هۆکارێکی باشبی بۆ چارەسەری کێشە و گرفتەکانی من. ئەکرێ بە خزمەت بگەم و بناسم و قسە لەگەڵ بەڕێسا بکەم و باسی ئەسرارەکانی خۆم، نهێنەکانی خۆم بۆ تۆ بکەم. ئەمە هۆکارێکی گرنگە کە ئێمە دەتوانین لەم ڕێگەیەوە خزمەتێکی گەورە بە کۆمەڵگەی کوردی مرۆڤایەتی بکەین لەسەر ئاسێکی بەرفراوان و قسەکانی ئێمە بۆ ئەوان زۆر سوود بەخش بێ و وانەیەکی گەورە بێ بۆ ژیان. بەڵێ دەتوانین بە شێوازە ئەرێنەکەی باسی بکەین بەو شێوازە سوود بەخشە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەگەر بە شێوازێکی تەندروست بەکاری بێنی پەیوەندی بەهێزی تیا دروستەکەی و کەسانی زۆر باشی تیا ئەدۆزیتەوە و پەیوەندەکانت بەرفراوانە بێ و دەتوانی لە پۆدکاستەکان لە ڤیدیۆکانی مۆتیڤیشن و هاندان زۆر سوود وەربگری و ئەمانە دەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ ژیانی ئێمە و گۆڕانکاری باش لە ژیانمانە دروستەکات. دووسێ پرسیارمێ بە یەکەم جار لەیەکیان و دەست پێ بکەم کە کۆمەڵێک گەنج هەن ئێستا گەنجی بە تاقە و توانان، گەنجی لێ هاتوون لە سەردەمی هاچۆڵی هەڕەتی تاقە و توانایانان، بەڵام دانیشتون بە دیار پەیجێکی فەیکەوە بۆ شکاندنی کۆمەڵێک کەس، بۆ ناوەزڕاندنی کۆمەڵێک کەس، بۆ گاڵتە پێکردن و تەشیرکردن بە کۆمەڵێک کەس. پێم حیفە من کە ئەبینم ئەم کۆمەڵە گەنجە لە باتی ئەوە ئەتوانن فێری کۆمەڵێک شتی زۆر باش بن، ئەتوانن زۆر سوود بەخش بن. ئەگەر بمەبێ من مەسەلەن لە بەرنامەیەکە تۆ لە ڤیدیۆیەکە ئێمە چۆن یارمەتی ئەم گەنجانە بین کە لەم خۆ خراپەی کە خۆیان نازانن ئەم گێژاوە چۆن تێیکەوتون بێنە دەرەوە، چۆن بیانهێنینە دەرەوە، ئەبێ ئێمە چیان پێ بڵین، چۆن قەناعەتیان پێبێنین کە باسکردنی خەڵک و تەشیرکردن بە خەڵک بەدەر لە خەڵک وزەی خراپە بۆ خۆیان و دواکەوتنی خۆیانە لە پێشکەوتن و لە کۆمەڵگە. خاتون با بڵێم بەڕاستی من هەمیشە بۆ ئەم بابەتانە لێپرسیدەوە لەگەڵ خۆمەکەم، محاسبەی نەفسی خۆمەکەم. کاتێککە لە سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان دەیان و سەدان شتی خراپ ئەبینم، ڕۆژانە ئەیبینم، ئەوە هەڵی ئەوان نییە، گوناحی ئەوان نییە، دەستیان خۆش بێت. من لە واقساکەم ئەو کەسانی کە شتی زۆر خراپ بڵاوە کاتەوە شتێکی باشی کردووە. ئەزانی بۆچی؟ لەبەرەوەی کە ئێمە
خاوەنی ئەفکارین بەرنامەین ئامانجی گەورەین یان کۆمەڵێک ئەفکار و سیستەمی باشمان هەیە و قسەی زۆرمان هەیە مەسێجی بەهێزمان هەیە بۆ وتن کاتێ ئێمە ناینە ناو مەیدانەوە کاتێ ئێمە ساحەکەمان بۆ ئەوان چۆڵ کردووە مەیدانمان بۆ ئەوان چۆڵ کردووە کاتێک ئێمە وجودمان نەبێ ئەو سپەیسە ئەو بۆشایە دروستەکەی لە غیابی ئێمە کەسانی خراپ و نەگەتیڤ هەر هەمویان بەدیلی ئێمە جێگەکانی ئێمە پڕەکەن و ئەیگرن ئەو خەڵکە تەماشای چی بکە با تۆڕە کۆمەڵاتەکان پڕ بێ لە پۆدکاسە گرنگەکان با پڕ بێ لە ڤیدیۆی مۆتیڤیشنی هاندان با پڕ بێ لە ئەدەب و ئەخلاق و حرمەت و مرۆڤدۆسی و ئینسانیەت با پڕ بێت لە مەسەج و پەیامی گرنگی مرۆڤایەتی با پڕ بێت لە پەروەردە لە سیستمی پەروەردەیی بۆ گەنجەکان لە ئێستەوە بۆ داهاتوو با بەو شێوازە بێت کە ئێمە لەگەڵ دڵ و هەست و ئەحساس و ڕۆحی گەنجەکان تێکەڵ بین ئاش بینەوە گرنگیان پێبین خۆشمان بێ ڕێزیان لێ بگرین چێژ بە ڕۆحیان ببەخشین ئەو کاتە هێواش لەم ڤایرۆسانە دوورەکەونەوە لەم نەخۆشی ئایدز و سەرەتانە دوورەکەونەوە لەم پەیجە فەیکە پیسانە دوورەکەونەوە دێنە سەر ڕێگەیەکی ڕاست ئەوە خەتای ئەوان نییە ئەوە خەتای ئێمەیە تاوانبار جەنابچی منم خەتای ئێمەیە ئەگەر ئێمە بە مەبدەئێکی باشەوە پلانەکانی خودای گەورە پەیامەکانی خوای گەورە پەیامەکانی ئینسانیەت و مرۆڤایەتی هەموو شتە جوانە پۆزەتیڤەکان بەردەوام بین بە جۆی خەڵکە بڵاوی کەینەوە بۆ چاکسازی و گۆڕانکاری ئەوە هێواش ئێمە دەتوانین ئەو بۆشایانە پڕکەینەوە لە و هێواش ئەوانەی کە خراپن ئەوتە بن ئەشتن دەرەوەی باسنە اینجا خەڵک ڕادێنین کە فێری واقع بن فێری حەقیقەت بن فێری شتە زۆر باشەکان بن ئێمە دەتوانین ئێمە ئینسانین مرۆڤین گرنگین ئەتوانین کاریگەری بەهێزمان هەبێت من بەلامەوە حیفەک عنی کە ئەی بینم گەنجێک مەسەلەن بەو تاقە و توانایەوە تۆ ئەکرێ داهێنەربی چەندین ئامانجی جوانە هەبێ زۆر بەهێز بیت زۆر باش بی دانیشتووی گاڵتە بەمەکەی گاڵتە بەوەکەی لەسەر ئەو قساکەی تەشیر بەوەکەی عنی چۆنەڵی کۆمەڵێک وزەی خراپ بۆ خۆتە هێنی خۆشە نازانی بەچیوە سەرقاڵی و مەشغوڵی عنی سیرەکەی تەمەنە ڕۆشت تەمەن ئەوەنە درێژ نییە تەمەنە ڕۆشت و هیچ ئامانجێکە نییە و ئەو کەسەشی کە تۆ باسێکی گەشتۆ بە ئامانجەکەی یعنی بەڕاستی زۆر کات ئەگەر باسی خۆشم کەن خەفەتی پێخۆم نەک لەبەری کە باس مەکەن لەبەری پێم حیفە ئەو گەنجە دانیشتووە بۆ تاقە و توانایەوە خەریکی چییە عنی بۆ ناچێت بەڕاستی لەگەڵ قسەی تۆیان کەمە ئەم شتانە زۆر کەم هاتون ئەگەر دەرفەتە بێشتێکت بۆ ڕوونکەمەوە سیستمی پەروەردەیی لە وڵاتی ئێمە زۆر خراپە زۆر خراپە لە ئاسێکی سەفرایە من نمونێکی زیندوت پێ بڵم من لە ساڵی 1973 طبعا مالدم 67 تمام 58 ساڵە سپاست دەکەم بۆ یەکەم جار من داخڵ بووم واتە چوومە پۆلی یەکی سەرەتایی لە خوێندنگای لە قوتابخانەی بادینانی سەرەتایی کوڕان لە ساڵی 73 سێریکە باسی ژینگەت بۆکەم باسی لۆکیشنت بۆکەم بیئە ژینگە چەند مهمە بەڕێوەرەکەی ئێمە بەڕەحمەت بێ هەزار جار ناوی مامۆستا عەبدوڵڵا کوردی بوو باشە کە نووسەر و ئەدیب بوو کتێبیشی بۆ بەناوی ڕابەری مناڵ مامۆستا عەبدوڵڵا کوردی باشە ئەمە یەکەم مامۆستا نەوزاد مەنجیدمان هەیە کە ئێستش لە ژیانە وجودی هەیە مامۆستای من بوو باشە کە ئەکتەرێکی زۆر باشە مامۆستا عوسمان شاباژێریمان هەبوو مامۆستای سرودی ئێمە بوو کە گۆرانی بێژێکی باش بوو لە سەردەمی خۆیان وازەم لە ژیانە ماوە تەمەن درێژ بن مامۆستەکانی ئێمە فەنان بوون ئەدیب بوون نووسەر بوون شاعیر بوون بەهێز بوون خەسرە و ڕەفیقی گۆرانی بێش ڕێز و حرمەتم هەیە بۆی من لە پۆلی یەکی سەرەتایی بووم ئەو لە پۆلی شەشی سەرەتایی بوو هەموو بەیانیانێک سرودی ئەیڕەقیبیان ئەو لەگەڵ شاخی ڕەنگە و ڕەنجی گۆیژە یا واوەتەن خەمڵی وەکو گوڵ و گۆرانەکەی یاروەرەوەیان پێوت لە ناو حەوشەی مەکتەب کۆیان نەکردینەوە ئەو نەشاتە ئەو ئەکتیڤێتیە ئەو ئەجوانە لە گۆرانی لە سرود لە ئەدەب لە ئەخلاق لە حرمەت زۆر گرنگە بۆ گەورەبوونی مێشتی ئینسان من لە ساڵی 73 عقلێتی ئەو سەردەمە ئەمەندە پێشکەوتوو بوو مانجی جارێک سینەمایان بۆ هێنین بۆ ناو پۆلەکە بە شێوازێکی ڕاستەوخۆ بە سەڵت و سۆرە ئێمان فێری ئەدەب و ئەخلاقە کرد منەو سەردەمەم نەدیوەکە کەمال بەڵام ئەوانەی کە دایکم و باوکم باسیەکەن
ئەڵەن حتا لە هاوینانیش ئەبرێن بۆ دەورەی فرشتنین و خەیاتی و چوزانم ئیشی دەست و کوڕەکان بۆ کارسازی و چوزانم ئیشی کارەباییات و حەزەکەم نشی کەش باسکەم کەسۆ گرنگە مامۆستایەکمان هەبوو وەزان لە ژیانە ماوە ئەگەر ماوە تەمەند درێژ بێ مەسیحیە نای مامۆستا سڵێوەیە مامۆستا سڵێوە لە پۆلی یەکی سەرەتایی دەرسی کوردی بە منوتووە ئەلفوبێی کوردی کتێبەکەی ئەمین باڵداری بە منوتووە ئەمەندە بە جوانی فێری ئەلفوبێی کوردی کردوم دارادووداریدی بەو شێوازەی کە ئێستا من بە زمانێکی تایبەتی ستانداردێکی بەهێز قساکەم وەکو ڕێزمانی کوردی دان بەو شەکانە ئەنێم خوێنەرێکی باشم متابعێکی باشم نووسەرێکی باشم چەند کتێبم چاپ کردووە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە منیان گەورە کردو منیان پەروەردە کردووە مامۆستا زۆر تەسیری هەیە بەڵێ یەکێ لە هۆکارەکان سیستمی پەروەردەی ئەم وڵاتە زۆر خراپە مامۆستاکان ڕابەرن گرنگن یەکەم دوو ژینگە لۆکیشن و دوای ئەوە خێزان پەروەردەی خێزان دایک و باوک و هاوڕێی ئەو پرسیاری دواترم بوو ویستم باسی خێزان بکەین ئەکرێ ئەم گەنجە خەتای خۆی نەبێ کە لەم بارودۆخایە بێ ئامانجە خەریکی تانە و توانجە گەنجێکی بێبەرنامێ ئەکرێ هۆکارەکەی خێزان و چواردەورەکەی بن لەوانەیە نەزانن یان ئەم لێیان تێنەگات یان چۆنەڵی وەکو جاران ئاتۆزێک باسی خێزانی جاران بکەین کاکەمان خێزانی جاران هەستەکەم زۆر زۆر بە ئوسڵ و بە ئەتەکێت و بە مەعریفەت بوون بەڕاستی ئەوەی کە ئێستا پێی ئەوترێ عەشایر بەڵام بەڕاستی من زۆر زۆر بەلامەوە بە مەعریفەت بوون ئەسڵەن ئەو ئەتەکێت و ئاستی ڕۆشم لیریە گرنگەی کە من لەو سەردەمە بینیومە ئێستا بە دەگمەن ئەیبینم زۆر بە دەگمەن بەس من لە ساڵی هەفتاکان بۆ هەشتەکان تا نەوەتەکانیش ڕۆژانە بینی ئێستا زۆر کاڵ بۆ تۆ زۆر بە دەگمەن بەڵێ مەسەلەن مناڵ کە باوک و یا باپیریان چوزانم میوانێکی هات ئەووو شەڕواڵێک یا پانتۆڵێکی لە پیاابێ تەنانەت بۆینەوە بەزری ماڵی شەودانیشە لە وەردەمیانە بۆینە بوو هەنێک قسەی بەرز و نزم بکە ئەووو ڕێزیان بگرێ من هەتا ئێستاش باوکمە بینم دەسی ماچەکە بەڵام ئەم شتە لە مناڵی ئێستایا کەمە بینم باوکیێتەوە هەڵناسێتەوە لەسەر قەنەفەکە مەرحەبای باوکی بکە زۆر سێرە ئەزانشی خاتوون ئێمە بابلین بابەتەکەمان باسی پەیوەندی خێزانی و کۆمەڵایەتی و پەیوەندی گشتەکانەکەین بە شێوازێکی بەرفراوان جاران پەیوەندی کۆمەڵاتەکان و پەیوەندی خێزانەکان زۆر بەهادار و بەقیمەت و گرنگ بوو باوەڕەکەی من نمونێکت پێ بڵم ڕەنگە بەلاتەوە سەیر بێ لەگەڕێکی ئێمە کاتی ئەگەریکی وەفاتی بکردایە 20 کۆڵان لە خوار ماڵی ئێمەوە بواە بۆ مدەی هەفتێ تا 2 هەفتە هەموو ئەو گەڕەکە تەعزیێبار بوو یەکەم و هیچ کەسێ بۆی نەبوو جۆ لە ڕادیۆ گۆرانی و ئەوانە بگرێ و تەلەڤیزۆنیش ئەکوژایەوە شایش نەبوو نەخێر بۆ حرمەت و ڕێزی ئەو ماڵی کە تەعزییان هەیە هەمویان هاوبەش بوون لە پرسەی ئەو کەسەی کە کەسێکی ئەزیزێکی لە دەستاوە ڕۆیشتووە باشە هەموو کەسێک لە بەر باوکی هەڵەسا و پێڵایی بە باوکی دانا و لە دوایەوە ئەڕۆشت و ڕێزی لێ ئەگرت و گرنگی پێدا و بە ڕێکوپێکی دائانیشت ئەتەکێت هەبوو ئەتەکێت ڕێز و احترام و خۆشەویستی هەبوو یعنی کەلتوری کوردی فەرەنجی کوردی پڕە لەشتی زۆر جوان ئەگەر ئێمە بیری لەکەینەوە ئێستا ئەوانە زۆر کەم بۆتەوە ئێستا خاتونێک کچێک کوڕێک لە بەرچایی باوشە نەک نێرگە لە ئەچێشێ بەڵکو مەشوبی ژەخواتەوە باوشی بەلایەوە ڕەنگە ئاسایی بێ ئەو پەڕی بێڕێزی لە ناو خێزانەکانە بە شێوازێکی بەر بڵاو بوونی هەیە کە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە ئەمان پێی دەڵێن دنیای سەربەستی و ئازادی بەڵام لە هەموو دنیاە یاسا هەیە هەموو شتێک سنووری خۆی هەیە کە لە سنووری خۆی تەجاوازی کرد ئەیتر هەموو شتێک خراپە بێت و با بڵێن نەخۆشە بێت پێتوانی ئێمە ئەو ئازادی ئەوروپامان زۆر ناشرین وەرگرتووە مەسەلەن سێری کۆریاکە چ ئوسوڵ و ئەتەکێتە یا سێری ژاپۆن کە لەگەڵ گەورەکانیان چۆنێتی تەعامل کرد خۆ ئەوانیش ئەتوانی وەکو ئێمە چاو لە ئەوروپا بکەن و شتە ناشرینەکانیان وەرگرنیا بە خراپ وەری بگرن نمونێکی زیندوت پێ بڵم من مدەتێکی زۆر لە تورکیا ژیاوم وەکو ژیان باوەڕەکەی لە تورکیا تۆ بگەڕە لە ئیستانبول ئەوانە کە خەڵکی ناو تورکیان بۆنمۆنە لە 1000 کەسای یەک کەس لە خاتونەکان جوانکاریان کردە بۆ دەموچاری خۆیان بەدەگمەن هەمویان سادن ئەم فیلەر و بۆ تۆکسێکە هەیە لێرە لەوێ زۆر دەگمەنە باشە جلوبەرجیان سادەیە
ئەوان ئەژین، ئەوان ژیانەکەن، ئەوان ئەکتیڤن، ئەوان پلانیان هەیە، ئەوان ئامانجیان هەیە، ئەوان بەرنامەیان هەیە، ئەوان ئەرچیان لەسەرە، ئەوان وەکو مرۆڤ ئیشەکەن و بیرەکەنەوە. ئێمە هەموو شتێکمان لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی دەرەوە بە شێوازە خراپەکەی وەرگرتووە. تەبەن لە وڵاتانشتی زۆر باشیش هەیە، هەموو شتە باشەکان لا بین کامەی خراپە، پۆخڵەواتە بۆ ئێمە، دەبێ بە سەرەتان، دەبێ بە ڤایرۆس، دەبێ بە گرفت، ئێمە ئەوە دووباراکەینەوە. منەڵەم کۆمەڵگەی کوردی و کولتوری کوردی و چۆنەڵی ئەو ڕەسەنایەتی لە ناو کووردا هەیە بەڕاستی شایانی ڕێزە، شایانی دووبارە بوونەوەیە، شایانی چۆنەڵی سیرکردن و تێڕامانە. من بۆ بچم سێری کللتورێکی خراپی هەر وڵاتێک نەک ئەوروپا بکەم بیهێنم، لە کاتێکا من کللتورێکی ئەوەنە جوانی پڕمەعریفەی چۆنەڵی پاکی پڕڕێزم هەیە ئیمالم کردووە بەکارم نەهێناوە. مەسەلەن باش شتێکەوە بگەڕمەوە، ننکم بە ڕەحمەت بە گێڕایەوە ئەیوت ئێمە جاران کە لە هەورامان بووین ئەگەر پیاوێک بەهاتە ئەبوو کۆڵوانەمان لە کۆڵا بێ بەدەر لە کەواو هێلک و سەڵتە و کراسی کوردی، ئەگەر کۆڵوانەمان لە کۆڵا نەبووایە ئەیان و مێ دەرەوە کچەکە ڕووتی ئەبوو کۆڵوانەشمان لە کۆڵا بووایە. بۆ لەبەروی ئافرەت ئەوەندە احترامی هەبوو، ئەوەندە جەستەی ئافرەت بە احترام و بەڕێز بوو، شایانی ئەوە نەبوو هەموو کەسێک بیبینێ. بەڵام ئێستا ئافرەت پێی وایە خۆڕوتکردنەوە ئازادیە، پێی وایە ئیتر ئەم ئەگەر قۆڵی کراسەکەی کورد بێ ئەم ئازادە، ئەم بەتوانایە، ئەم چۆنەڵی بوێرە. لە کاتێکە نەچووە بوێریە ڕاستەقینە جوانە کوردیەکە بێنە بەکاری بێنێتەوە بۆ ئەم سەردەمە. من بە ڕوخسەتی بەڕێزت دوو بابەتی گرنگ هەیە بۆ هاوکاری قسەکانی جەنابەت بۆ تەواوکردنی قسەکانی بەڕێزت، بەڵام گرنگە باسی کەمە تاکو بیرم نەچووە دەرفەتە لەم پرۆگرامی بەڕێزە لەم پۆدکاستەیە ئەو بابەتە باسکەم. دوو بابەتی زۆر گرنگەیە کە ئێمە چۆن چاکسازی خۆ لە خۆمانە بکەین یا چۆن گۆڕانکاری بکەین و چۆن بازنەی پەیوەندەکانمان سنووردار بکەین و بەهێزی بکەین و لەناو بازنەی پەیوەندەکانمانە باشترین کەسەکانی تیابێ. شتێکی هەڵا هەیە لە ناو کوردستانە، من حەزەکەم ئەو بابەتە ڕاستکەمەوە. لە مناڵی وامان پێوتراوە کە ئێمە کۆمەڵی ئامۆزا و خاڵۆزا و پورزا و خوشکەزا و برازامان هەیە، هەبێ هەموو ئەمانە مادەم لە خوێن و گۆشت و ئێسقانی ئێمن کەسی ئێمن ئامۆزا و خاڵۆزا و پورزامان چاک بن یا خراپ بن، ئەبێ هەبن لە ناو ژیانی ئێمە. بەس ئەمە لای من لە 100% ڕەوزە. من بۆچی ڕەوزەکە ئێسم پێتەڵم لەوانەیە من زۆرترین ئامۆزام هەبێ، ڕێز و حرمەتم هەیە بۆ هەمویان، کۆمەڵی خاڵۆزای زۆرم هەیە، پورزام هەیە، ئامۆزا، خوشکەزا، برازا. باشە ڕەنگە پەیوەندیم لەگەڵ ئەتوانم بڵم کەسیان نەبێ. ئێمە بنەماڵێکی زۆر گەورەی ئەو کەس و کارێکی زۆرمان هەیە، لەوانێ بازنەی ئێمە وەکو بنەماڵە 2-3 کەس تێپەڕێنێ. باشە ئەزانی بۆچی من بیرەکەمەوە بۆ نمونە شخصێک ئامۆزایەکی هەیە، باشە ئامۆزەکەی داعشە، پیاکوژە، جەلادە، خراپە، چ پێویستەکە ئەمە ناو ژیانی مناوە جودی هەبێ، وایەنە؟ یعنی من بۆچی باجی هەڵەکانی کەسی بەرامبەر بدەم؟ بۆچی فەرزی کەم ئللا ئەمە مادەم ئامۆزامە بێ بەردەوام سەردانی کەم، مادەم پورزامە ئەبێ بەردەوام چم بۆ لای بە قوبوڵی کەم بەردەوام سێریکە باسی سیلێ ڕەحمەکرێت وانە پەیوەندی کۆمەڵایەتی. من پەیوەندی کۆمەڵایەتی بەرفراوانم پێ قبوڵە لەگەڵ کەسی باش، لەگەڵ کەسی پۆزتیڤ، لەگەڵ کەسی بەهێز، کەسی بەرجەستە، کەسی سوود بەخش. من کەسێکم بەلاوە گرنگتر و خۆشەویسترە ئەگەر ئەمریشی بێ، ئەگەر مەسیحی بێ، ئەگەر خەڵکی چین بێ، خەڵکی ژاپۆن بێ، خەڵکی کۆریا بێ، ئەوەکەم بە دۆستی خۆم، بە هاوڕێی خۆم، بە برای خۆم بەمەرجێ. مرۆڤ بێت، مرۆڤ دۆست بێت و هەموو سیفاتە زۆر باشەکانی تیا کۆبوو بێتەوە، ئەوەکەم بە ناوبازنەی ژیانی خۆمەوە و ئەوە ئامۆزای منە، ئەوە پۆرزای منە. من باشترینەکانەکەم بە ئامۆزای خۆم و نەبێت ئامۆزا و خاڵۆزا و پۆرزەکانی من خوانەخواسە کەسانێکی خراپ بن، نەخێر
هەمویان کەسانی باشن بەڕێزن خۆشەویستن ئەزیزن من تەقدیر و حرمەتم هەیە بۆ هەمویان بەڵام من مەرج نییە پەیوەندی بەهێزم لەگەڵ هەمویانە هەبێ مەرج نییە لەگەڵ هەمویانە تێکەڵ بم من چێ لەگەڵ منە ئەسازێ لەگەڵ ئایدیای من لەگەڵ ئەفکاری من لەگەڵ ئەخلاق و ڕەفتاری من لەگەڵ بیکردەوەکانی من ئەبێ ئێمە خاڵی هاوبەشمان هەبێ و دواتر ئێمە دەتوانین پێکەوە بسازین بگۆنجین باشە تۆ پێت وایە ئەگەر خاڵی هاوبەشتان هەبێت یان هەر کەسێک لەگەڵ ئەو کەسی کە پەیوەندی هەیە خاڵی هاوبەشی زۆرتر بێ پەیوەندێکی قوڵتر و جوانتر و مەعریفەتترە بێ هاتوون ئێستا من مەسەلەن تۆ ناچار ناکی ئەو کاتە بێڕێزی بکەی بە کەسێکە لەگەڵێ ئەزانی چۆنە ئێستا من باسی خۆم کەم من برای خۆم هەیە خاڵی هاوبەشم لەگەڵ سفر هیچ خاڵێکی هاوبەشمان نییە هیچمان لە یەک ناچین هەر لە دوو دنیای زۆر جیاوازین لە دوو کەوکەبی جیاواز ئەو لە مشتریە من لە زۆهرم ئەو لە زوحەلە من لەسەر زین لە هەموو ماڵەکە ئەو شتە هەیە نەفرێک هەیە لەگەڵ ئەوی ناسازی ناگونجی بەڵام شتی پێ بڵم ئەبێت ئەدەب و ڕێز و احترام و خۆشەویستی هەبێت لە کاتە گرنگەکانە پاڵپشتی بی هاوکاری بی لە کاتێک گرنگەکانە پاڵپشتی بی سەردانی پێی ڕێزی لێ بگری ئەوە دیفاعی لێکەی حرمەتی بپارێزی بەڵام مەرج نییە تۆ بەردەوام لەگەڵ تابێ مەرج نییە تەداخلی ژانی تۆ بکە مەرج نییە ئەو کەسە لە هەموو کاسێکە کەوچک بێ مەرج نییە بێتە ناو بەرنامەکانی ژیانی تۆوە داخلی جیهانی تۆ بێ ئەبێت تۆ سنوورێکت هەبێ برامە حرمەت و ڕێزی خەمە سەرچاو خوشکمە بە هەمان شێوە پێویستی بە من هەبێ هاوکاری یەکەم ڕێزی لێگرم نەخۆش بێ سەردانیەکەم گرفتێکی هەبێ هەوڵەدەم بۆی چارەسەرکەم بەڵام هەرخۆی ئینسانیش ئاوا جوانەکە لە یەکتر نەچێ من هەموو جار لەم خۆ ئێمە ئیسنساخ نەکراوین عنی هەمومان عینەن یەک بین هەربێت جیاواز بین یعنی ئەدی هەر لە یەک بچین هەر نەبین باشترە بە جیاوازی ئینسان جوانەوانە ڕاستە من مەبەسم لە چییە لە کاتە گرنگە پێویستەکانە کە پێویست کات و گرنگ بێ من پەیوەندیان پێواکەم ئەگەر پێویستیان بە من هەبێ من سەردانیانەکەم یان خوێندنەوەیان بۆ کەم یان گرنگیان پێدەم بەردەوام لە ناو ژیانی منە بوونیان نییە بازنەی عیلاقاتی من بازنەیەکی تەندروستە هەموو کەسانی کە دێتە ناوازی ژیانی منەوە فەرزە بە کۆمەڵە فلتەرا تێپەڕێ ئەژینا ویزە وەربگرێت لە دەرگا بدا کەوتم فەرم و وەرە ژوورەوە تۆ کەسێکی گونجاویت بۆ ناو بازنەی ژیانی من ئەمە زۆر باشە من دەیان و سەدان و هەزاران کەسم خستۆتە دەرەوەی بازنەی ژیانی خۆم کەسانێکی زۆرم ئاوت کردووە کەسانێکی زۆرم لە ژیانما سڕیوەتۆ دیلەتم کردووە ئەسڵەن لە ناو ڕۆح و هەست و حساسی منە هەر بوونیان نەماوە هەر لە ژیانی خۆمە نەمهێشون مردوون کۆتاییم پێهێناون بە هیچ جۆرێک بێ ڕێزیان پێ ناکەم بە هیچ جۆرێک باسییان ناکەم ئەسڵەن لە خەیاڵیشمە بوونیان نییە ئەبێت چی بکەین بازنەی عیلاقاتمان بازنێکی زۆر پتە و بەهێز بێ باشترین کەسەکان داخلی ئەم ژیانەی خۆمان بکەین بۆی کە ئێمە یەکەم ئاسوودە بین خۆشبەخت بین سەرکەوتوو بین و کەساتی خۆمان بپارێزین بۆیە نابێ هەموو کەسێک بناسی و نابێت تێکەڵ بە ژیانی هەموو کەسێک ببی و نابێ متمانە بە هەموو کەسێک بکەی ئەمە ترسناکە ئەمە خەتەرە ئەمە گرفتە کارەساتە کێشەیە من باوەڕ بکە هەموو مانجێک کاتێک کە چەندین کەسی تازە ئەناسم کەسانی بەڕێزی وەکو جەنابەت وەکو فڵان وەکو فیسار کاک ئاسانە کاکۆسرەتە کەسانی بەڕێزە هەستەکەم ئەمانە ئیسانێکی گرنگن بەڕێزن خۆشەویستن ژمارەکان وەرەگەم سەیڤەکەم داخلی بەرنامی خۆمیانەکەم باشە لە ناو مۆبایلەکە ژمارەکەی وجودی هەیە باش چەند ژمارە سەیڤەکەم ئەوەندە ئاسڕمەوە چوار کەسی تازە هاتۆ بە ناو ژیانی من چوار کەسی کۆنیش کە ستۆک بوون ئەکسپایر بوون دیلەتیانەکەم پێویستە کە لە ناو بەرنامەی منە وجودیان هەبێ معقول نییە من 1000 ژمارە تەلەفۆنم لابێت 800 بەکار ناهێنم تەلەفۆنیشە بۆ ناکەن تیاتی 10 ساڵە 20 ساڵە هەر تۆی نەبینیوە هەر پەیوەندیت پێوە ناکەن جەژنە پیرۆزە هەرگیز پێویستی بە تۆ نییە ئەسڵەن تۆ هەر وجودت نییە تۆ لە ژیانی ئەوە محەلت لە ئیعرابە نییە بوونت نییە چ پێویستەکان ڕقەمە لای من وجودی هەبێ چ پێویستەکان مەسیجی ئەو ڤیدیۆی ئەو وێنەی ئەو ڤۆیسەکانی ئەو لە لای من هەبێ بۆیە بێ مۆبایلەکەمان پاککەینەوە من بەردەوام هەموو ڕۆژێ ڤۆیسەکان دیلێتەکەم چەندین ژمارە تەلەفۆن دیلێتەکەم مۆبایلەکەم پاکە سووکە جوانە باشترین ڕقم تەلەفۆنەکان لە ناو مۆبایلەکەی ناوەجودی هەیە و ئەوانەی کە خراپیش بێت هەمووی ئەچێتە دەرەوەی باسنا هەمووی بە فلتەرا تێپەڕێت اینجا من مۆبایلەکەم زۆر خۆشەوێت چونکە
باشترین کەسەکان لەناو سەرقەمەکەی منە لەلایە سپاس بۆخوا باشترین کەسە بەڕێزە گرنگەکان ژمارەکان لای من سیف کراوە بۆ تۆڕی کۆمەڵایەتیش کەسانێکی باش وەرەگرم کەسانێکی زۆری شەیە ئەدەم بۆ نێرێ ئەسڵەن جوابیان نادەمەوە ئەوان ڤیزیان پێ نادەم بۆیان نییە بێنە ناو جیهانی منەوە پێویست ناکە بیان ناسم و پێویست ناکە پەیوەندیم هەبێ لەگەڵیانە پەیامەکانی من بۆ کۆی گشتی مرۆڤایەتیە بۆ هەموو بەشەرێت و ئینسانیەتە هەر کەسێ سوودی لێوەرەگرێ سپاس بۆخوا حەزەکەم زۆرترین سوودمان هەبێ بۆ چوادەورەکەمان من ئەم کەسانی کە بانگ یەکەم لەم پۆدکاستانەیە کاکەمال بە جەنابیش تۆ زۆر سپاسی هەموویانەکەم نامەوێ وەکو خاوەن پیشە و خاوەن کار و خاوەن شەهاد و فڵان کەس دکتۆرایە فڵان کەس پرۆفیسۆرە ڕێزم بۆ هەموو کەسێکێ ئەڵێم ئەم کەسە ئەهێنم باسی چیرۆک و داستانی ئەو کەسە ئەەکەم لەوانەیە ئەم کەسە کۆمەڵێک چیرۆک و داستانی هەبێ کە دەرس و وانە بێ بۆ زۆر کەس تامەزرۆی بیستنی جۆرەها چیرۆک و داستانی لەو شێوەیە بێ بۆ ئەوەی کە لە ژیانی خۆی بەکاری بێنە و دەرسی لێوەربگرێ و تۆژێکێکی لەو کەسانی کە حەزمە کرد بەردەوام خەڵک چیرۆک و داستانی تۆ بزانێ و ئەگەر هەر کاتێک کەوتە ئەو حاڵەتەوە بتوانێت مامەڵەیەکی دروست بکات لەو کاتەیە ئەگەر کۆتا پرسیارە لێ بکەم ئەکرێ ئێمە ئەو کاتی کە خۆمان ئەناسین یەکەم جار جوان خۆمان بناسین اینجا فێربین چواردەوە بناسین ئەو کەسانی کە تەواو خۆیان ناناسن هێشتا ناتوانن ئەو پەیوەندیە جوانە دروستە پڕمەعریفێ لە چواردەوری خۆیانە بناسنەوە دروستی بکەن خاتوون ئەم پرسیارێکی گرنگ و سەرنج ڕاکێش و زۆر بەهێزم پرسیارە بابەتێکی بیرخستمەوە کە نابێ فەرامۆشیکەین دەبێت لەم پۆدکاستەیە باسی بکەین ئەویش چییە کاتێکە مرۆڤ خودی خۆی بە باشی ئەناسێ پەیوەندێکی بەهێزی لەگەڵ هەست و ئەحساس و ڕۆحی خۆیان هەیە توانەکانی خۆی دەناسێت ئەزانێت سکێڵ و بەهرەمەندی خۆی چییە خۆی باشە ناسێ خاڵی پۆزتیڤ و خاڵی نێگەتیڤ خاڵی بەهێز و خاڵی لاوازی خۆی باش دەناسێ لەگەڵ خودی خۆی ڕاستگۆیە ئەزانی چی دروستە بێ دوایەوە کە پەیوەندێکی بەهێزی تەندروست لەگەڵ خۆتا دروستەکەی دواتر پەیوەندێکی بەهێز لەگەڵ خودای خۆتا دروستەکەی بەهێزترین پەیوەندی لە گۆی زەویە بۆ مرۆڤ پەیوەندی لەگەڵ خودی خۆت دواتر بەهێزترین پەیوەندی لەگەڵ خۆت و خودای گەورە یەکەم خۆت دووەم خوددا سێهم پەیوەندی لەگەڵ باشترینەکان پەیوەندی دروستکە ئەوانەی کە گرنگن پۆزتیڤن بۆ ژیانی تۆ سوود بەخشن ئەوانەی کە ئاراستەی بیکردەوەکانی تۆ ئەگۆڕن ژیانی تۆ ئەگۆڕن فاکتەرێکی بەهێزن کە تۆ بگەی بە خۆن و ئامانجەکانی خۆت و هۆکارێکی باشن کە ژیانی تۆ دیزاین کەن پاڵپشتی تۆ بن دڵسۆزی تۆ بن و متمانەیان پێ بکەی دروستبوونی متمانە زۆر گرنگە یەکەم جار متمانە بە خۆت بکە و متمانەت بە هەموو معجزەکانی خوای گەورە هەبێ و متمانەت بە هەموو نیعمەتە گەورەکانی خوای گەورە هەبێ و هەمیشە سوپاسگوزار بە هەمیشە سوپاسی نیعمەتەکانی خوای گەورە بکە خوای گەورە بەباشی بناسە پەیوەندیی بەهێزت هەبێ لەگەڵیا هەموو کاتێک هەموو سەردەمێک هەموو زەمانێک هەموو ڕۆژێک کە پەیوەندی لەگەڵ خوای گەورە بەهێز بوو پەیوەندی لەگەڵ خودی خۆت زۆر بەهێز بوو ئەتوانی باشترین پەیوەندی بۆ خۆت دروستکەی پەیوەندەکانیشت بریتی بن لە کەسانی بەهێز و پرۆفیشناڵ کەسانی بەرجەستا کەسانی بەمەنای و شەم مرۆڤ دۆست ئینسان ئەوانە بۆ تۆ نیعمەتن دەستکەوتن و ژیانی تۆ پڕ دەبێت لە بەختەوەری و ئاسوودەی و خۆشببختی و لە پەیوەندی ژەهراوێ پیسە کوشندەکان دوورەکەویتەوە هەمووی ئاوت بۆ دەرەوەی باسنا ئەوی کە بەقەڵکی تۆ نایەت ئەحساسی تۆ ئەڕوشێنێت دژایەتی تۆ ئەکات سوکاتی بە تۆ ئەکات تۆ گرفتارەکات زیان بەخشە بۆ ژیانی تۆ هەموو ئەم پەیوەندیە زیان بەخشە ژەهراویانە بکەرە دەرەوە سوکاتیان پێمەکە وازیان لێبێنە لەناو ژیانی خۆت چاڵێکیان مۆڵکەنە بیان برێنە کەسانی تازە پەیوەندی تازە دروستکە پەیوەندی زۆر گرنگە لە دنیای بازرگانی لە دنیای سیاسی لە دنیای کۆمەڵایەتی کە بە باشی خوای گەورە ئەناسێ بەڵێ ئەو کەسە خودناسێکی باشە و ئەتوانێت کەسی پۆزتیڤ و باش لە خۆی نزیکاتەوە بەڵێ ئەچید خاتوونی بەڕێزم بە دڵنیاییەوە پەیامی دڵنیایی ئەومان پێ دەڵێت هەتاک و تۆ خۆت بە باشی نەناسی هەرگیز ناتوانانی خوای گەورە بناسی کە خۆتت ناسی هەز بە نیعمەتەکانی خوای گەورە ئەەکەی هەز بە ئەواکەی کە خالق چەند بەهێزە چەند بەتوانایە چەند گەورەیە خوای گەورە زۆر خۆشەوێت و پەنای پێگری
و سوژدەی بۆبەی و پەیوەندیشی بەهێز لەگەڵ خودای گەورە دروستەکەی و ئەو کاتە چەند خۆشە ئەم پەیوەندیە من و خوددا پێکەوە پەیوەندیمان هەیە خی گەورە پاڵپشت دەبێت سەپۆرتت دەکات ڕێنمایی دەکات هاوکاری دەکات ڕەحم و بەزەی و نیعمەت و بەرەکەتی خۆی بەسەر تۆیاک و بارانی بەهارە ڕژێنێ چەند خۆشە نقم بی غەرق بی لە نیعمەتەکانی خی گەورە. من هەموو جارێکەڵم کا کەمال ئەڵێم بێنە بەرچاوی خۆت کەسێکی زۆر گرنگ تەلەفۆنە بووەکە باشە ئەو کەسە گرنگە کە تەلەفۆنە بووەکە خێرا ڕاکی جوابی مۆبایلەکەیتەوە ئەگەر بانکدان وەک زەنگی ئەو تەلەفۆنە بێتە گوێمان کە ئەکرێ خی گەورە داوای پەیوەندی بەستنت لەیەکە جوانە تۆ چۆن خێرا ئەچی جوابی ئەو پەیوەندی ئەیتەوە ئەگەر هێندە بە دڵ و ڕۆح لەگەڵ خی گەورەیابی خی گەورە لە نوێشکردنا فێر دەکات کە خۆڕاگربی بەهێزبی بەتوانابی و خۆتە خۆش بوێ بریکاتە تۆ خۆت پلان بۆ خۆت دانی مەسەلەن سەعات ئەوانە خی گەورە کاتێک بانگەیە منە بێ بچم قسەی لەگەڵ بکەم ئەمە سەرەتای دروستبوونی پلان و ئامانجە لە ژیانی ئینسانە زۆر کەسەیە ئەڵە بۆچی نوێش بکەم بری نوێش دروستبوونی بناغی چۆنەڵی یاسادانانە لەسەر زەوی لەبەری تو ئەگەر یاسایەک نەبێ سەعات چواری بەیانی هەڵسێنێ بڕۆیت ئەم پەیوەندیە دروست بکەیت ئەو کاتێک هیچ کات سەعات حەوت هەڵناسی بچی بۆ سەر کارەکەت حوتونی خەبەرتە بێتەوە درەنگترەگی وانە ڕاستەوایە ئەو بانکدانی کە جەنابەت باسەکەیت لە کاتی خۆیان بۆ مەوعیدەکان خی گەورە فێرمانەکە کامل زەمبین بە مەوعیدەوە و گرنگی بە کات بدەین و لەو وەختە دیاری کراوانە ئێمە پەیوەندیمان لەگەڵ خی گەورە هەبێت لە کاتی نوێژە ئەبۆ کە نزار بکەین کە سوژدەی بۆ بەرین و داواکاریمان هەبێ بە بەردەوامی یەکی لە داواکارەکانمان لێ خۆش بوون بێ ڕەزامەندی خدای گەورە بەدەست بێنین و داواکارەکانمان ئەوەیە کە کێشەکانمان بە چارەسەر کات و هاوکارمان بێ ڕێنماییمان بکات بە چاومان ڕوون بێت خۆی لە خودی نوێشکردنیشا دروستبوونی پەیوەندی دروست هەیە مەسەلەن خی گەورەڵێ من کەسە دروستەکەم وەرە پەیوەندیم لەگەڵا ببەست کاتێک تۆ کەسە دروستەکە ئەدۆزیتەوە دیئیتر کەسە خراپەکان خۆی ئۆتۆماتیکی دەرەچێ لە ژیانە تااقەتی پەیوەندی ئەو جۆرە پەیوەندیان نامێنێوانە هەموو ڕۆژە تۆ توانی 5 جار لە ژیان تا دڵنیا بیت و دڵت ئاسوودە بێ ئەلا بذکر الله تطمئن القلوب وانە بە یادکردنەوەی خی گەورە دڵت ئارامە بێتەوە باوەڕەکەی من هەموو ڕۆژێت ئەمە بەرنامەی ژیانی منە هیچ کاتێ نامە دەرەوە تاکو چەندین جار ئەمی کە ئێستا بە توێڵم نێڵم بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم باشا حسبي الله ونعم الوكيل يعني سپاس گزارم الحمد لله رب العالمين ئەزانی زۆر خۆش ئەو شتانێکی ئەڵی ماناکی بزانی مەسەلەن لەوانەیە کەسێک هەر لەسەر دەبی ببەردەوام لە ئەستەغفر الله سبحان الله بەڵام زۆر خۆشە کە بە یەقینەوە دوعایەک ئەەکەی ماناکەی ئەزانی و لە چێژی ئەو پەیوەندیە جوانی بینی ڕۆحی خۆت و خی گەورە تێگی لەوانەیە زۆر یارمەتی دەربێ بۆ چۆنەڵی بۆ تەوەرەکی ئەمڕۆی ئێمە بۆ پەیوەندیەکانی چواردە و تو ناسینی خۆشە من دوێنێ هەواڵێکی زۆر ناخۆشم بیست بۆ کە پەیوەندی بە ژیانی منەوە هەبوو فێری ئەوە بووم کە سپاس گوزار بم هەمیشە بۆ بیستنی هەواڵە ناخۆشەکانیش ئەو تومە الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين باشا سپاس بۆ تۆ خی گەورە کە ئەم هەواڵە بۆ من حکمەتە چیتیایە من نەزانم ئەمە دەرسێکە بۆ من دەرگای لە من داخی بەڵام داواکارم لە تۆ خی گەورە ئەم دەرگای لە ڕوویمنا داخراوە ئەمە حکمەتە چیتیایە کە من نایزانم تۆ دەیزانی هۆکارەکەی چییە بەڵام داواکەم دەرگایەکی گەورەتر لە ڕوویمنا بکەیتەوە والله لە نفسی ڕۆژە دەرگایەکەم لەسەر قەفڵ کرا دەرگایەکی زۆر گەورەم لەسەر کراوەتەوە کە دوێنێ یەکێ بوو لە ڕۆژە خۆشەکانی ژیانی من لەو پەڕی بێ ئومێدیە خی گەورە ئومێدت پێ بەخشێ ئەگەر یەقینت هەبێ من داواکارم خدای گەورە ئەمڕۆ من داواکاری گەورەم هەیە داواکەم یارمەتیم بی خی گەورەش زۆر دەوڵەمەنە ئەگەر بەڕاستی بەدڵ خۆش بوێ و بەدڵ داوای لێ بکەی هەنێک لە ڤیددیۆکانە بینم لە سوۆسیال میدیادا ئەندێ کاتێک کەسێکە لە کەعبەی پیرۆزە بە نوعێک قسە ئەکا لە بەردەم کەعبەی پیرۆزە ئەڵێ خی گەورە لە بەردەمیە دەستی ئەجوڵێنێ دوعاکە هەمومان زۆر متەئەسیرین بەو جۆرە دوعاکردنە لەبەڵ ئەوەی هێندەی یەقینی هەیە و ئەزانە لە بەردەم خی گەورەیە وەساوە شتێکە بۆ باسکەم کچێکم ئەمری خی کردبوو
زۆر جار کە بۆ خۆت دوعامە خۆش کرد بیت. زۆر سپاس کە دوعامە کرد لە بەردەم خی گەورەیە بە جۆرێک قسەم لەگەڵا کرد وەک ئەوەی لە بەردەم یابم من یەک جاریش کچەکەم لە هەولێر تا سلێمانی تەرمەکەی لە باوەشما بوو جورئەتی ئەوە منە بوو بگرین ئەزانی بۆچی جورئەتم نەبوو چونکە ئەمزانی زاتێکی هێندە بەهێز کە زۆر زۆر منی خۆشەوێ حتمما ئەمە حکمەتێکی ئەوەندە گەورەی تایە کە من نایزانم من چۆن گلەی لەو زاتە گەورەیە بکەم کە ئەوەنە منی خۆشەوێ چۆن جورئەتی ئەوەم هەبێ گلەی بکەم بگریم هاوارکەم بۆچی بگریم دوای ئەوە دوو کوڕی جوانی یامی خی گەورە پێیوتم وتی کچەکەت بۆ هەڵەگرم بۆ ئەو دنیا و دوو کوڕی جوانی شتێمێ فەرمو پەروەردەیان لەو بیکردەوە جوان و عقیدەیە ئافرین بۆ تۆ فەرمو ئەم دوو کوڕم پێی لە باتی ئەوە دەفەرمو پەروەردەیان کە بزانم چی ئەکەیت باسی یەقینەکەین لەو کاتەشا یەقینم هەبوو کە ئەکرێ خی گەورە ئەمە لابە باشترێکم باتێ لەو ئەچ ئەم مناڵە نەخۆش بێ نەیویست بێ ئەم ئازار و نەخۆشی بەردەوام بێ و بۆ یەقینم هەبوو هەموو کەس دەتعزیەکە ئاهات ئەیوب بە من بگری با حاڵە باشتر بێ حاڵم باشە حاڵم زۆر باشە بری من خی گەورم زۆر خۆشەوێت بەڕاستی ئەیناسم ئەزانم کە ئەو چۆنەڵی زاویەکی ترەوە یارمەتی منە تۆ نازانی تۆ لە جێی بەزەیی یام نەبینی بەڵام من لە جێی تاقیکردنەوەیکی زۆر گەورەیە کە خۆم بە شایانی ئەو تاقیکردنەوە گەورەیە ئەزانم خۆمە بینم بینینی ئەم جۆرە ساتانە بەڕئی من ئینسان زۆر گەورەترەکە ڕەنگە منێکی پێش 2009 ئەو کارە ساتە منێکی ئەوەنە بەهێز نەبوو بم گەورەتەکات زۆر گەورەتە ئازارەکان بەهێز دەکات فێریش دەکا هەر خۆی مەناعە پێیاکەی دوای فێرە بیت دروسە بیت بەتەکیید بەتوانە ئەبی خۆڕاگرەبی بەرگە ئەگری بەرگەی هەموو ئازارێک بەرگەی یەک ئازاری گەورە بگرە و شکرانە بژێر بە بەرگەی هەزاری ترەگری و خی گەورەش بە یەقینەوە یارمەتی سوژدەی شکر ببیت والله سوژدەی شکرم برد کاکەمان لە خەستخانەیە کاتێک دکتۆرەکە هات پێی وتم وتی کچەکەت شەوی شەوی عرفە بوو بۆ بەیانی ڕۆژی دواتر جەژنی قوربان بوو بە ڕۆژوو بووین وتی کچەکەت ئەمری خۆی کردو سوژدەی شکرم وتم خوای گیان ڕەنگە من لەم کاتەیە لە قورسترین تاقیکردنەوەی ژیان مابم 20 ساڵ بوو نا کچەکە دەڵم کچەکەم 2 ساڵ بوو تقریبا 2 ساڵ بەڵێ من بەڵام زۆر کەسی تر ئازاری لەمە قورستری بینی و مەسەلەن لە کیمیابارانی هەڵەبجە تەرمی کوڕی گەورەی خۆی مێردی ماڵ ینی مەبەستم ئەوەیە ئەم کەسانە کە لەم تاقیکردنەوانیان ئەگەر هێندە یەقینیان بەخوای گەورە هەبێ و نەگرین هاوار نەکەن نەکڕۆزێنەوە گلەیی نەکەن لە خوای گەورە خۆشیان بێ بەدڵ خۆشیان بێ هەزار قاتیان پێ بەخشێ وانە من باوەڕمەوە هەیە هەموو شتێک مڵکی خودای گەورەیە و مناڵەکانمان ئەمانەتە خودی خۆمان ئامانەتین خی گەورە ئەم ڕۆحییاوە بە ئێمە بە ئەمانەت بە مۆقەت بە کاتی هەستمان ئەحساسمان ڕۆحمان ماڵی دنیامان دەستکەوتەکانمان نیعمەتەکانمان مناڵەکانمان کە سوکارەکانمان دایکمان باوکمان هەموو شتانی کە پێی بەخشیوین ئامانەتە کۆتایی پێدێت چۆن پێی بەخشیوین ئەوان لێمان وەردەگرێتەوە هیچ کەسێکمان خاوەنی هیچ شتێک نین لە هەموو گردوندا خاوەنی خودی خۆشمان نین خاوەنی ڕۆحی خۆشمان نین خاوەنی ژیانی خۆشمان نین کە تۆ گەشتیتە ئەم یەقینە ئەم عقلت ئاوائیش بکە کە تۆ خاوەنی هیچ نی تەنها خوددا خاوەنی خۆت و هەموو شتەکە هەمووی ئەو کە لە گردونایە و لە لێوان ئاسمانەکاندایە مڵکی خوددایە خودی خۆشت عەبدی خودای کۆیلەی خودای بەندەی خودایی گەشتیتە ئەوای ترزانی هەموو شتێک لە دنیای کاتیە تێپەڕێ بۆیە ئەمانەتێکە پێت دەبەخشێ وەکەی ویستی لێت وەرەگرێتەوە ئەمە یەقینێتە بێ ئەمە ڕاستیە ویستم یەک بابەتی بچووک باسکەم ئەگە دەفەتە بێ بە کورتی زۆر جوانە شتێک کە ئینسان ئەوەندە یەقینی هەبێ کاتە ئینسان باوەڕەکانێکە ئەگاتە پلەی بەرزی یەقین ینی متمانەت بەخوای گەورە زۆر زۆرە بێ ئەگەیتە یەقین لە 100% سپاسگوزاری ئەوابی کە خوای گەورە پێی بەخشیوی ئەو نێمەتانی کە پێی داوی بەڵام شتێکی کاکەم کە زۆر گرنگە حەزەکەم باسیکەم سپاسگوزارم بۆ خوای گەورە بۆ ئەو نێمەتانی کە لە داهاتووە پێم دەبەخشێت دڵنیان پێم دەبەخشێت ئەڵم سپاس بۆ تۆ خوایە ئەو نێمەتانی کە لە ڕۆژانی ئایندا
لە ساڵەکانی ئایندە ئەگەر عمر باقی بە پێم دەبەخشی لە ئێستاوە پێشەوەی کە پێم بگا پێشەوەی بەدەستی بێنم پێشەوەی کە وەری بگرم پێشەوەی سوودی لێ وەربگرم سپاس بۆ نعمەتەکانت کە لە داهاتوودا پێم دەبەخشی سوژدەی شکورە بم و نوێژەکەم و لە نوێژەکەمە ئەو دوعانەکەم کە خوای گەورە ئەم نعمەتانە کە پێم دەبەخشێت بۆم زیاد بکات و پێم ڕەوا ببینێ بۆیە سپاسگوزاری زۆر گرنگە خودات خۆش ببێ متمانەی لە سەدت پێی هەبێ یەقینت هەبێ إن الله خبير بما تعملون خوای گەورە خۆی ئەزانێت تۆ چیەکەی ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە کە تۆ ئەوە بزانی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون بزانی کە تۆ لای خوای گەورە و هاتووی و ئەچیتۆ بۆ لای خوای گەورە ئەڵێ بۆچی کاتێ مناڵتە بە پێکەنی بەڵام کاتێ عەمری خواکە بێ بگریت لە کاتێک کە دایکە بێ ئەزانی عەمری خوا بکات ئەوە حەقیقەتە پێت دەبەخشە و لێشتە سەنێتەوە ئەمە یاسایە جێبەجێ ئەکرێت وەقسەکانی خوای گەورە هەمووی ڕاست و دروستە کەلیمەت الله هی العولیا هەموو شەکانی بەرز و مقدس و پیرۆز و ڕاست و دروستە زۆر دڵخۆش بووم لەگەڵمان بووی حەزمە کرد کاتی ئەم پۆدکاستە سعاتێک تریشی لەسەر بووە پۆدکاستی ژیوان پێشکەشکردن بە هیوام سوودی لێ ببینن و بتوانین خاڵێکی بچووکیش بێ لە ژیانی ئێوەیە چوزانم فەراغێکی بچووک بێ لە ژیانی ئێوەیە بڕی بکەینەوە بمێنن بەخێر